دوای 14 ڕۆژ مانەوەیان لە کەرانتینەکان لە قەزای سۆران و ئەنجامدانی پشکنینی تەندروستی بۆیان ئەمڕۆ 288 هاوڵاتی کەوا خەڵکی پارێزگاکانی هەرێمی کوردستان بوون و لە پشکنینەکان هەموویان تەندروستیان باش بوو بە سەلامەتی دەرچوون و هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا نەبوون لە مەراسیمێکدا بۆ شارەکانی خۆیان بەڕێکران. الحەمدوللا ئێستا دوای 2 هەفتە کە مەرحەلەی قانونی چاودێری خۆیان تەواو کرد، ئێستا ئەمە ئەوڕۆ 288 کەس لەوانەی میوانی مەبوون بەڕێەکەین ئەگەڕێنە ناو ماڵی خۆیان و خەبەری خۆش لەوەیدا ئەوەیە کە الحەمدوللا یەک خاڵیشمان نیە، یەک کەسیش ئەو ڤایرۆسەی هەڵنەگرتیە، شکر بۆ خوا. هاوڵاتیە کەرەنتین کراوەکان بەڕێکارە تەندروستیەکان دڵخۆش بوون، بە دڵێشی ئاسوودە و بەورەی بەرز و تەندروستیەکی باشەوە دەگەڕێنەوە نێوخێزانەکانیان. داواش لە هاوڵاتیان دەکەن ئەوانەی لە ئیران دەگەڕێنەوە بۆ سەلامەتی خۆیان و هاوڵاتیان وەکو ئەوان لە کەرەنتینەکان بمێننەوە. دیارە خۆشبەختانە دوای 14 ڕۆژمانەوەمان لەو ئوتێلە و پشکنینی ڕۆژانەی بەردەوام کە ڕۆژانە 2 جار پشکنینی پلەی گەرمیمان لە بۆ دەکرا. خۆشبەختانە ئەو ڕۆکە 14 ڕۆژەکەی تەواو دەکەین، دوایین فەحسیشمان یعنی پشکنینمان کە لە بۆ کرایە هیچ کەسێک لە گەشتیارەکانی کە لەم هوتێلەنە هیچ حاڵەتێکی تەنانەت ئەوە ڕێژەی تایەکەیان لە دۆخێکی زۆر ئاساییدا بووە، واتە دروستی هەمویان زۆر باشە. وڵی زۆر دڵخۆشین و الحەمدوللا باری تەندروستیمان زۆر باشە. 14 ڕۆژ لێرەمان و الحەمدوللا یەک کەسیشمان هیچ کێشەکمان نەبوو و ینی ئەو شتەمان بە پێویست زانی کە ئەو 14 ڕۆژە لێرە بووین. بەڕاستی یەکەم جار پێمان ناخۆش بوو، بەڵام دوای ینی بەوەمان زانی کە شتێکی زۆر پێویست بوو. وەڵا وەرەمان زۆر باشە لەخوای بە زیادوی دەبێ ئەمە لە خەرکەکەی دەرێ بترسین، چونکە ئێمە هەموو ڕۆژێ فعاسکران هیچ کێشەکمان نەبووە. و داوا لەو هاوڵاتیانەش دەکەم کەوا دەگەڕێنەوە لە ڕێی ئێرانەوە بێنە ژێر چاودێری پزیشکی تەندروستی کە لە کەرەنتینەدا بمێنەوە زۆر باشترە لەوەی کەوا بەڕێی قاچاقیان بە هەر ڕێگایەکتردا بگەڕێنەوە. هیوادارم هیچ ڕێگەیەکتر نەگنە بەر. ڕۆژی 21 مانگی شوبات وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتی ئێران ڕێکارە تەندروستیەکانی لە دەواازە سنووریەکان گرتەبەر بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا. بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەی کە لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران کە دەکەوێتە سنووری قەزای چۆمان و هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران لە وڵاتە گەڕانەوە و لە سۆران و ڕەواندۆز کەرەنتین کران. ئەو هاوڵاتیانەی 14 ڕۆژ بەر لە ئەمڕۆ کەوا بەگومان لێکراوی ئەوەی هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنان کەرەنتین کران، ئەمڕۆ بە ساغ و سەلامەتی کەوا ژمارەیان 288 هاوڵاتیە لە سۆران و ڕەواندۆز بە دڵخۆشیەوە دەگەڕێنەوە نێوخێزانەکانیان. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.